سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە هەندێک چیرۆکی شاراوەتان بۆ دەخەینە ڕوو ژیان لە نێو کەمپەکانی هەرێمی کوردستان کە ژمارەیەکی زۆر لەو کەسانەی بەهۆی شەڕی داعش و سوپای عێراق و پێشمەرگە و حەشدی شابیەوە ئاوەرە بوون، ئێستا لە کوردستان ژیان بەسەر دەبن. دەمانەوێت هەندێک چیرۆکی شاراوایی ئەو خەڵکە بخەینە ڕوو. پاشەوەی حکوومەتی عێراق بە فەرمی داوای لە هەرێمی کوردستان کردو ئەو کەمپانەدا بخات بەڕاست ژیانی ئەو خەڵکە چۆنە، بۆچی ئەو خەڵکە ناگەڕێتەوە. ژیانی ئەو هەموو منداڵا کە باس دەوە دەکرێت نزیکەی 9 ملیۆن منداڵ پاشماوە شەڕی داعشە کە تاوەکو ئێستا بێ ناسنامەن، بێ باوکن، یعنی باوکیان نەماوە، بەشێکیان لە بەندیخانەیە، بەشێکیان کوژراوە. چوزانم ئەوان چیان بەسەردێ؟ ئێمە هاتووینەتە یەشێک لە کەمپەکان هەوڵ دەدەین لەگەڵ بەشێک لەو ئافرەتانە گفتوگۆ بکەن کە ئێستا بەشێکیان وەکو دەبینن لەبەر دەرگا دانیشتون، بابزانی ژیانیان چۆنە، چۆن ژیان بەسەر دەبن، بۆ ناگەڕێنەوە، بۆ دەترسێن لە گەڕانەوە بۆ سەر زێدی خۆیان. سڵاوت لێبێت تۆ لە دەستگای خێرخوازی بارزانانی چۆنە لەگەڵیان دانیشتووی؟ هاتن لەگەریان دانیشتن هەتا بزانین مەعانەتیان چیە لەسەرەوەی لەبەر چ ناگەڕێنەوە ئەسبابەکانیان بزانین. دەمەوێت بپرسم بۆچی ناگەڕێنەوە ئەوانە؟ ليش ما ترجعون؟ والله من الوراء الأمنية يعني نامانێ بگەڕێنەوە لەبەر ئەمانەت لە مووسڵ نییە. يعني بالموصل ماكو أمان؟ والله يعني أنا بالنسبة لي سعيد أرجع يعني أخاف الصراحة. أنا أول شيء ما عندي رجال، عندي أطفال هنا. كم عندك أطفال؟ هنا معي 4. سەبارەت بەخۆم ناتوانم بگەڕێمەوە مووسڵ چونکە ئەمانەتی لێ نییە و من پیاوم نییە، 4 منداڵم لەگەرە ناتوانم بگەڕێمەوە. باشا تو أي سبارت بتو كيشت سيا ليش ما ترجعين؟ والله أنا ولادي ما شاء الله واحد منهم بالغ يعني أخاف عليهم والله. خاف والله على ولادي. كم من ضالت كم عندك؟ 5 ولاد الحمد لله. 5 ولاد. بيز من ضالت 5 ولاد. أي الحمد لله. ومنو كان داعش؟ ابنك له؟ لا ابني ما عنده شيء. زمتي هذا ابني ما شاء الله كل شيء ما عنده. ورئيس العائلة كان داعش؟ أي. وهسه يقول يعني سوين تبرئة ترجع، ما سوين تبرئة ما إلا التبرئة. سوين تبرئة. ئەم بەخۆم و بە 5 منداڵم لێرەمە، یەکێک لە کوڕەکانم باڵغا 18 ساڵی تاوا کردیان لەبەرەوە ناتوانین بگەڕێنەوە. ترسم لەو کوڕەمە و مێردەکەم داعش بووە و نمایە لە ژیان. ئێستا حکوومەت داوا دەکات تەبریە بکەم ئەگەر ناتوانم بگەڕێمەوە ئەمانەت نییە. باشە کەوا هەر یەکێک لەو ئافرەتانە چیرۆکێکی هەیە با بزانین ئەم خاتونە باسی ژیانی خۆی لێرە چۆن دەکا. شلون تعيشون هنا؟ حياتكم شلون بالمخيم؟ صعبة والله. زحمتها يعني ناخوش ژیان لە مخيم. ليش صعب؟ صعبة والله. السعادة ولا أطفالي 3 بلا مستمسكات ما عندنا. بلا مستمسكات؟ ما عندنا. هیچ ناسنامەیەکیان نییە ئەو 3 منداڵە. ژیان لە مخەیەمەکان زەحمەتە، بەڕاستی زەحمەتە لەبەرەوەی ئەو 3 منداڵم هەرسێکیان بەبێ مستەمسەکن، هیچیان جنسێکی عراقیان نییە. دەچنە قوتابخانە؟ يروحون على المدرسة؟ لا والله ما يروحون. لا يروحون. ما يروحون. الدواعش حرقوا هوياتهم. أبوهم ميت من سنة 2014 داعش قتلوا. يتامى. ئەوانە بێبابن داعش هەویەکانی سوستان لەبەرەوە ناتوانن بڕۆنە مەکتەب، هەر 3 منداڵەکەم ناتوانانی بڕۆتە مەکتەب، داعش هەویەکانی سوستاندووە. باوکی کوژراوە؟ باوکیشی کوژراوە. داعش کوشتێتی. داعش باوکیانی کوشتە. داعش قتلوا أبوهم؟ ايه يعني حتى من دا يقلقون المخيمات أنا أخاف، يعني ما عندي مكان أروح بيه، بيت ما عندي، وين أروح أنا وأطفالي؟ لەبەرەوە کە دەرەن مخەیەمەکان قەپات دەکرێت ئەم زۆر دەترسێم چونکە هیچ کەسێکم نییە بڕۆمەکنی و هیچ خانیەکەم نییە بڕۆمە ناوی، هیچ کەسێکم نییە. باشە داهاتووی منداڵەکانت چۆن دەبینی؟ مستقبل ولاد شلون تشوفيه؟ صعب يعني هسه عم دارس ما دارسين، لا عندي مكان أروح بيه، وأني صاحبة ذولا اليتامى وين؟ زەحمەتە فکرکردنەوە لە داهاتووی منداڵەکان. بەڕاستی ئەمن ساحێبی ئەو منداڵە بێ بابانەمە نازانم چ بکەم لە گەریان، ئەوان نازانم مستەقبەلیان کوو ببینم چونکە هێشتا هەویان نییە و نەچوونە مەکتەب. باشە ئەمە چیرۆکێکی دیکەی دڵتەزێنە. دایکێک 3 کوڕی هەیە بەڵام ناسنامەی نییە، نازانی چی بکە. دەڵێ حکوومەتی عێراق دەڵێ کەمدا بخرێ، بەڵام چی لەو منداڵانە بکە؟ ناسنامەیان نییە. ینی هاوڵاتیان ینی بەرپرسان ئەوانەی کە جێ لە ئێمە ڕادەگرن و بینەری بەرنامەکەمان بەڕاستی جێگای پرسیارە. دایکێک 3 منداڵی هەیە، منداڵەکانی بێ ناسنامەن،
ناچنە قوتابخانە خوێندن نییە باشە چیرۆکی ئێوە چییە؟ ما قسەتکم حياتكم شلونە؟ تعبانه ومسمسكات ما عندنا بس وما عندنا انتي لو- بس يعني الهويه عندي. بس انت إيه. لوحدك تعيشين؟ لا انا وبنتي ولاد 2 ولاد صغار عندي. صغار ژیانی وەی چۆنە؟ ژیان زەحمەتە لێرە ئێمەمان دین زۆر هەویەمان نییە مستەمسەکاتمان نییە ئەمن و کچەکەم هەویەمان نییە. والمصروفات والملابس أكل شرب والله تعبانه والماجنه تعبت يعني تعب كل شيء تعب يعني المعيشه وكل شيء والله. هسه ما ترجعون أنتم؟ والله ما عندنا مكان ورجلي داعش وما عندي مكان والمخيم يعني أأمل لنا. هسه أنت تخافين ترجعين للموصل؟ والله ما عندي مكان أقعد لحتى أرجع موصل وين أروح أقعد. پیاوەکەم داعش بووە هیچ شوێنەکەم نییە بگەڕێمەوە لە مووسڵی هیچ جێکم نییە لی دابنیشم لی بژیم لە مووسڵ لەبەرەوە ناتوانم بگەڕێمەوە. باشە چیرۆکی ئەمەش جیاوازە ئەمە سێ کوڕی هەیە ناسنامەی نییە ئەمە دوو کچی هەیە پیاوەکەشی داعشە دەڵێ لێرە زیاتر هیچ شوێنێکی دیکە شک نابم یعنی هیچ شوێنێک شک نامم لێرکوانە دەتوانم بژیم بە هەر شێوەیەک بێ ئەگەر نەژێر ئەو خێمەش بێت بەڵام لە شوێنی دیکە ناتوانم بژیم. حياتكم شلون؟ عندك أطفال تروحون على المدرسة لو ما تروحون؟ ما يروحون ما عندنا مستمسكات. ناسنا مكتبوا وهيس بلغناميك ثانية ما عندهم جنسية؟ عندهم بس فاتت عليهم المراحل عندهم قديمة بس ويريدون لهم هواية جدا ومرتين الفايل يرجع من قدمت يم الإدارة. منداڵم هەیە و کە بەبێ هەویەنە هەویەکان قەدیم بوو پێویستی بە نوێکردنەوە بوو کاتێک فایلمان کردێ لە دائیرەمان ناردیا ڕەفز کرایەوە ئەوش لەبەرەوەی بابیان داعش بووە. هسه بس عيونكم دا أشوف ليش تخافون أنتم؟ شلون؟ تخافون تظهرون على الشاشة؟ مو نخاف لا والله بس هاي طبعا معاناتنا يعني دحين اكو اذا يعرفون هسه مثلا هي مرت داعش بالمخيم قاعده قبل من الموصل يعرفوها يقدمون بها شكوى انه هي كانت هم عندها شيء هذا هيك الظلم صار يعني هيك الظلم صار ايه أم خاتونانا هرهم ويان كذا بينم بس ساوي عندي هذا. خافون العالم فرساري أول إذا كم ظلم براستي وده ترسين كقصبو بو إيمة دكان بو كاميرا دكان والله شكاوي كذب كثير شكاوي كذب زوربي سكالا كان دروي بلان باب زين أم خاتونة شيء. دەڵێ بێگومان دەترسێن لەبەرەوەی هو ابني داعشي ورجل انفقد بالحرب مع التحرير زين هاي ليش هويك ما تطلع؟ رجلي ما عنده شيء يعني. تمام. دەڵێ لەبەرەوە دەموچای خۆمان پیشان نادەین زۆر دەترسێن چکە هەر کەسێک بمان بینی لە مووسڵ شکاتمان لێ دەکەن دەڵێن مادەم مێردەکەی پیاوەکەی داعش بووە بێگومان ئەوی شتێکی کردی و شەکوا لەسەرمان تۆمار دەکرێت دەرێ ئەوە زوڵمە على منطقتي وجاي جاء علي منطقتي. جارێک گەڕایمەوە لۆ منتقەی خۆم و هاتینە سەرم. ئەو منداڵانەی کە پاشماوەی شەڕی داعشن هەر یەکێک چیرۆکێکی هەیە هەندێکیان باوکی نەماوە هەندێکیان دایکی لێون بووە هەندێک هەیە دایک و باوکی نەماوە ئەم خاتونە کە لێرە لەگەڵ منداڵەکان دەژی ڕۆژانە کاتی بەسەر دەبن یعنی خەمی ئەو منداڵانە لە نزیکەوە ئاگادار دەزانێ ئەم منداڵانە خەمیان چییە ڕاستە ئێستا لە تەمەنێکن لەوانەیە بیرکردنەوەیان بە شێوەیەک نەبێت زۆر بیر لە دایک و باوکیان نەکەنەوە ئێستا وەکو دەبینین کۆمەڵێک کەرستە هەیە پێی دەخافرێن زلیان لەبەرە یاری دەکەن قسە دەکەن هەست بە خۆشگوزەرانیەک دەکەن بەڵام لە داهاتوودا کە تەمەنیان بوو بە هەرزەکار چی بەسەر دێت دۆخەکە بیرکردنەوەیان چۆن پرسیار لە دایکیان دەکەن لە باوکیان دەکەن پێم بڵێ چێ جلوبەرگیوانە دابین دەکەن جلوبەرگی و منداڵانە و ڕێکخراوە خۆبەخشانێک کە دێنە ئێرە بە هاوکاری ئیدارەکەم
دابشکردنی جلوبەرگەکانیان دەکرێت خۆشویستن ئەو شتانە؟ بەڵێ هەمووی لە کەمپە و هاوکاریانی کە ڕێکخراوەکان دەکەن لە بۆ منداڵەکان هەرەوە. باشە لێرە منداڵەکان گەیشتینەتەوە مەرحەلەی پرسیاری دایک و باوکیان بکەن لەوە؟ بێگومان ئەوان دەزانن کە ئەوانەی کە تەمەنیان گەورەی دەزانن کە دایک و باوکیان لە شەری مووسڵ یاخود لە سجن شتێکی بەسەر هاتووە. ئیدی ئەوانەی کە بچووکیشن زۆربیان پێیان گوتراوە یعنی خێزانەکانیان کە لە ناو کەمپن پێیان دەڵێن کە دایک و باوکیان چی لە هاتووە دەزانن چی. دەزان باشە. چ چیرۆگێک سەرنجی ڕاکێشاوی ینی تووشی مووقیفێکبی کە هەستت چوزانم بریندار بێ. لێرە لە کەمپ منداڵێک هەیە بە ناوی ڕوقیە کچێکە تەمەنی تقریبان 13-14 ساڵێکە نەدایکی هەیە نەباوکیەوە تا ڕوقیە. ئەم کچەیە. بەڵێ یەکەم ڕۆژ کە هاتم بۆ کەم باسی چیرۆکی خۆی کرد گوتی کە من لە مووسڵ بووین خەسفی مووسڵ دەکرا ئەو ڕۆژە بەتەنها چوو بۆ دەرەوە بچی ئاوە بکڕێ کە هاتبەوە خانوەکەیان هەموو ڕووخا بوو هیچ کەسێک لە ماڵەوەیان نەما بوو بەتەنها ئەو کچە ڕزگار بوو لە رقية عندك جنسية؟ هوية ما عندك؟ ما عندك. أبوك موجود؟ أمك ما موجود. عندك أقارب؟ أما الرقية وكو أم خاتونة برزة باسلي ودكات لشر داعش رزقار كدني موصل دايكو باوكي تشيبوا؟ جانیان لە دەستدا مونەتە قوربانی شەرەفە. خوشکەکانیشی 5 خوشک و براشی هەبوار هەمویان ئێستا هیچ کەسی نییە تەنها زردایەکی داپیرێکی هەیە. لە چێ ئەو داپیرێک؟ هەر لە کەمپە لەکەم دەژی کەوا لەگە داپیرێک دەژی چارەنووسی نادیارە ئەمە ڕوقیەخانە لە قوتابخانەش وەری نادێت. باشە ئەمە ڕوقیەخانە یعنی هەتا ئێستا ناچتە قوتابخانە ئەمە ناچێتە قوتابخانە دایکی نەماوە باوکی نەماوە داپیرێکی هەیە کەویش بە تەمەنە لە هەمووی کێشەی گەورەتر ئەوەیە ناسنامەی نییە قوربەسەر هەزارانی وەکو ڕوقیە لە عێراق بەهۆی شەڕی داعش و ئەو شەڕە ماڵوێرانەی کە لە ڕابردوو دروست بوو یعنی ئەوانە چارەنووسیان نادیارە بەڕاستی پێویستی بە دانیشتن و پێویستی بە چارەسەرە چونکەوانە وەکو باسی لەوە دەکرێت ئەو هەموو منداڵی کە لە دوای شەڕی داعش لەدایک بوونە ئەگەر چارەسەریان بۆ نەدۆزرێتەوە لە داهاتوودا زیانی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و تەنانەت بۆ ناوچەکەشی لێ دەکەوێتەوە چونکە بەدەر لەوەی داک و باوکیان تا ڕادەیەک لەوانەیە کەم و کوڕیان هەبوو بێت لەگەڵیان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا وەکو دەبندرێ دەوڵەتی عێراق قەدریان لێ دەکات چکەوانە زەمبیان نییە کاتونەتە سەر دنیا پێویست بەوە دەکات ببن بە خاوەن ناسنامە یان شوێنێک وەکو دەستگای خێرخوازی و ئەو کەمپە ڕێکخراوەکانی دیکە دەرگای لێ کردوونەتەوە ضرورە حکوومەتی عێراق دەرگیان لێ بکاتەوە و خەرجی و ژیانی ئەوانە دابین بکات. ئەوەی کە من دەمەوێت سەرن ساڕاکێشم بەڕێزانم یعنی ئەمە ژیانی بەشێکی زۆر لەو خەڵکەیە لە ڕێی ئەم چادرانەوە ژیان بەسەردەبا ئەمە ئاوە ها سەیریکەن ئەوە هەموو ئاوە کەمێک بەر لە ئێستا ئافرەتێک لەی دەکرد دەگۆ ئاو دێتە ژوورەوە لێرە نزیکەی 120 خێمە ئاوی لێ دەڕوە بەڵام ینی هەتاوەکو ئێستا UN ئەو خێمانەی بۆ نەگۆڕیون ئەوانە بۆچی لێرە دەژین ینی لەبەر سنەناوە و ئاوە دەژین لەبەر سنەناوە و جۆگە لێ دەژین فەرمو سەیری ژیانیان بکە لەبەر ئەمنیەت دەژین لێرە ئارامی هەیە سەقامگیری هەیە سەلامەتن ڕوحیان پارێزراوە کەرامەتیان پارێزراوە ژیانیان پارێزراوە بەڵگەی قسەکانم بۆ ئەو قسانەی کە من دەکەم ئەوەی ئەم مام حاجیە لە کەمپێکی سەر بە حکوومەتی عێراق ڕای کردو هەڵاتوە دەڵێ 3 خێزانی بنەماڵیان 3 خێزان ئەوجە کوڕیتی کچیتی نازام چ وەکو سەردەمی بەعس ئەنفال کراون نیازانی چیان بەسەر هاتووە بەڕاستی ئەم چیرۆکە ڕاستە يعني هاي القصة حقيقية؟ نعم لا حقيقية. شلون حقيقية؟ أبدي بالكلام بسم الله الرحمن الرحيم تحية وتقدير لحكومة الإقليم ثم حكومة بغداد نناشد حكومة بغداد بالعوائل المفقودة
دليت أمنا شذي أو حكومة كردستان وحكومة هرم حكومة العراق ده كم كبهوار ما دابت لو چونك أو ساعة إليها يا هيك لدوزار وحافظة ولا وقتي تحريري درهات النموصل حج يعني ديارنا معه. عندك 3 عوائل؟ نعم 3 عوائل بأطفالها بأطفالها من عمر 6 شهور. شلون حجي هاي الحكي يعني كارثة كارثة صار حازي يعني تحرير الموصل 2017 أما كارثات توباسي ونبوني سي خيزان دكي. أري والله دليت الساعة أو حقيقة أو السي خيزان بمن كان يعني وديارنا معه لدوزار وحافظة. باشا من هم عوائلك يعني ابنك؟ عوائل الولدي 2 وبنتي وجهالها وعوائل ولدي وجهالهم. كم نفر؟ 14 نفر. دليتي كتش منو ودكرم هربعة بهمو أنا ديارنينا 4 نفر. 4 نفر. منو اختطفهم؟ لا أعرف. منشآت أخذتهم من حمام علي. يعني هرهم يعرفون؟ نعم خرجوا من الموصل إلى العريج إلى حمام العليل وأتت منشآت أخذتهم مو بس هم عوائل كثيرة وياهم. ايش قد يعني تقديرك؟ ما أعرف. منشآت 2. ايش قد عددهم؟ منشأتين. دو باسات برديان أما نازانين شيء برديتيان أما نازانين هاتم برديانو هيش ديارني هيك كاتشي برديت. اما ئاوی خواردنەوەی وەکو دەبین ئاوێک یەکجار پیسام ئاوا دیارە لە مرکزی ئەم کەمپەدا بنکراوە منێنی هاي الماء يمكن من الخارج زي هاي نظيف هاي الماء؟ لا والله ما نظيف. ما نظيف. لا والله حصل بنا كلاب للشرب للأكل؟ لا والله العظيم ما يصير. ما يصير لا للشرب ولا للشاي والله العظيم. دەڵێ ئەمە بۆ چاش بەکارنایێنرێ بۆ خواردنیش ناخینێ یعنی ئەوەکە پیسە ئێستاش دیارە برادران هاتوون چاویان بەم ئەوە کەوت بەدواداچوون لەسەر ئەمە دەکەن بزانەوە ئەوە بۆچی پیسەمە كل يوم يجيكم مي؟ كل يوم يجينا بس صافي يجينا بس السعادة كذا. كواي دلهم هم روجي أو تاني دلهم روجي دي بس إساف فرسال ليش ما ترجعون على دياركم؟ ما عندنا بيوت والله وفقش بيوتنا. اي والله. كم عندك طفل؟ ما عندي بس طفل واحد. اي والله. حياتكم مرتاحة هنا؟ اي والله مرتاحين. لا والله حلوة نضل بالمخيم. باشا ضلي من دالك مي لسرا وحالش كليرة دجي مجي. بس ما ليرة مرتاحين تكادا كاين يعني درم عنا كان ليرة بيجين باشترا لكردستان بيجين باشترا نوك بتسينوا جير سنوري عراق جير دستلاتي عراق چونكا تارا نوسمان ديار مستقبلكم بالعراق موجود له بالموصل. اكو مستقبل وما ماكو مستقبل ما انت ماكو كل مستقبل. لا حكومه لا والله ما خش حكومه. لا حكومتك باش يجني يعني حكومتك خرافه لكردستان. لا قولوا خلوا نضل بالمخيم احسن مرتاحين. امان دري ليره امانه بس امان ما ندري دلي دمانه ليره بجي وكبيسه بلا سلامتي مارو من ضالي خوي دلي ليره امان. بەڕاستی ئەوەی بەدوای کێشە و گرفتی ئەم خێزانە سونە نشینانەی کە دانیشتووی مووسڵ و دەوروبەرین بکۆڵێتەوە بەدواداچوونیان بۆ بکات دەبێ دڵێکی گەورەی هەبێ لەبەرەوە هەر یەکێک لەم خێزانانە چیرۆکێکی ناخۆشیەیە. ئەم خێزانەی دەبینن ئەم دایە حاجیە خاوەنی 6 کوڕ بووە 6 کوڕی هەبووە يعني 6 كور دانشتوي موصل وانت كنتي قاعدين بالموصل. اي والله بالموصل كان عندك 6 ولد باشا ام دايا حاجه 6 كور يهبوا لو 6 كور تسيب السراتي تسال نصي كره ثاني دوي لشر 11 كور جاوا سي ونا يتشي حكومة العراق لا حكومة العراق دجيل كراوة أبدي حكمي أبدي بودر سوا أوان دلين إيمان ناما نوي بقرينوا ما تريدون ترجعون؟ لا. ليش؟ احنا قلت لك أول شيء إن حالتنا النفسية ما تتقبل إنه نرجع على منطقتنا. الموصل أصلا أنا من رحت يعني من أروح على الموصل يعني مرة من المرات رحت على الموصل أنا شالوني على المستشفى بسبب الضيق اللي أنا لما قعدت بالبيت حالتي النفسية ما تسمح. دەڵێ من گەڕامەوەتەوە مووسڵ جارێک یەکسەر منیان برد بۆ نەخۆشخانە تووشی حالەتێکی دەرونی خراپ بوو من ناتوانم بگەڕێمەوە مووسڵ هەز بە حالەتێکی ناخۆشی دەرونی دەکەم بس الآن الحكومة العراقية يقول لازم ترجعون.
والله لازم يسووا لنا حل، احنا نريد حل، نريد ما حد يحاكينا، نريد ما حد يحاكينا. تخافون؟ اي ما او راتب تخافون؟ اي نخاف. منو يعني او الموصل هسه حاليا صار ميليشيات، صار يعني بيشي اكثر، يعني اذا دق الباب علينا بنص الليل احنا نسوان وحدنا، اذا قالوا تعال انت ناخذك احنا ما نقدر نقول لا. صار هيك حالات. اي صار هيك حالات بالموصل. دلي ما باشا دلي ما نابێنم بگەڕێینەوە چونکە بەڕاستی هەر چۆن بگەڕێینەوە دەزانین شەو لە دەرگامان دەدەن تووشی کێشە دەبین و چەندین کەس و کاری مەوای بەسەرهاتووە. ئەمە منداڵی ئەو کوڕانەیە کە بەشێکیان ون بووە بەشێکیشیان کوژراون سێ کوڕە و ئەو خاتونەش زۆجیش موجود بۆ ماوە. لا زۆجی مەیت ئەوە مێردی ئەویش کوژراوە. سەیری بکەن بەڕێزانم ئەمە داک و کچێکە لێرە دەڵێ کاکە تکا دەکەین نەگەڕێینەوە وامان لێ نەکەن دەربە دەربین لێرکوانە لە ڕووی دەرونیەوە خۆراکێکەیە ئاوێکەیە یارمەتیمان دەدەن دەژین بەڵام گەڕانەوەمان کارە ساتە. احنا ما اول شيء نشكر مسعود برزاني على هذا الشيء انه هو جمعنا حسينا بالامان، واول شيء احنا ما شفنا منهم اي شيء غير الشيء الطيب لان هم طيبين. طلبكم شنو؟ احنا ما نقول يعني مجرد كلام، وهذا فعل لان هو فعلا هم ناس ما تريدون ترجعون؟ لا ما نريد. باشا ئەمانە دەڵێن پەیامان بۆ جەنابی سەرۆک بارزانی هەیە سوپاسی دەکەین کە ئاوڕی لە ئێمە داوەتەوە ئەو شوێنەی بۆ دابین کردوین یعنی هەرێمی کوردستان ئێمەی لە باوش کردووە دەڵێت تکا دەکەین ڕێگا نەدات ئێمە بگەڕینەوە مووسڵ لەبەر ئەوەی داهاتوومان خراپ دەبێت. کاک ڕەشید جەنابتان بەرپرسی بەشێکی زۆر لە کەمپەکان لە هەرێمی کوردستان پێم بڵێ چەند منداڵی لەم شێوەیە لەم جۆرە تاوەکو ئێستا ناسنامەیان نییە لە نێو کەمپەکانە؟ ڕێژەی منداڵ یەکجار زۆرە لە کەمپەکانی ئێمە بەڕاستی چونکە خۆ دەزانی لێرە ڕاگرتن نییە هیچ شێوەیە کە منداڵەکان کەم ببن. منداڵ ڕۆژانە ڕوو لە زیاد بوونە ئێمە منداڵێک یەکجار زۆرمان هەیە لە سەرژمێری کەمپەکانی ئێمە کە لە ژێر دەسەڵاتی ئێمەدان نزیکەی 40,000 کەسن لەوانە زیاتر لە 22,000 فقط منداڵن کە لە کەمپەکانی ئێمە. طبعا ئەو منداڵانە بەشێکی یەکجار زۆریان بەبێ دیکومنتی عراقین هیچ ناسنامەکیان نییە هیچ جنسیەکیان نییە هیچ دیکومنتێکیان نییە ئەوانە لە سەردەمی داعش لە دایک بوونە یاخود لە وکاتانە کە داعش حکمی مووسڵ ئەوانەی لە دەست بووە. چارەنووسیان چی دەبێ حکوومەتی عێراق داوا دەکات کەمپەکان لە کوردستان دابخرێت ئەمانە دەڵێن ناگەڕێینەوە گرفتی ئەمنیمان هەیە. ئێمە وەکو ئیدارەی کەمپەکان کە دەستگای خێرخوازی بارزانین دەکەین تەمەنای ئەوە دەکەین کە خەڵک هەموو بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان بەڕاستی بەڵام دەمانەوێت هەموو ئەوانە بکرێتن ڕێکار هەبیتن بۆ گەڕانەوەی ئەو خەڵکیە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان تایبەت ئەو منداڵانە کە بگەڕێنەوە بێ پەروەردە بێ دیکومنت ئەمانە دواتر لە داعش خراپتر لێناینەوە کە جارێکی دیکە دەست بە خراپە بکەنەوە لە عێراق تەندروست بخرێ کەمپەکان کە کەمدا بخرێ و منداڵانە چیان بەسەردێ؟ ئەو بنداڵانە دەکەونە سەر شارعەکان بەڕاستی لەسەر شەقامەکان دەبن حتا وان لێ دێتن دەست بەکاری خراپ بکەن ئەو جا تونند و تیژی تاقینەوەی دەبێت لە تەواوی ینی ئەو شەڕێکە بۆتە ئەو منداڵانە بوونەتە قوربان تقریبا 9 ملیۆن منداڵ ئێستا منداڵی داعش و منداڵی بێدایک و باب و منداڵی هێتیمە لە کەمپەکان و لە کوردستان و لە عێراق وەکو کاک ڕەشید باس لێوە دەکا لە دەستگای خێرخوازی بارزانی ئاگادارن ئەوان لە کەمپەکان ژیان بەسەر دەبن یعنی مانەوەی ئەو مندارانە بەم شێوەیە 9 ملیۆن منداڵ کە ئێستا حکوومەتی عێراق داوە لە هەرێمی کوردستان دەکات دەڵێ دەبێ ئەم کەمپانە دابخرێ چارەنووسی 9 ملیۆن منداڵ لە عێراق نادیارە ئەمە مەترسیدارە زۆر مەترسیدارە لەگەل لەوانی پەیوەندیار لەگەل ڕێکخراوەکانی بیانی حتا لەگەل قونسولی ئەمریکا و ئەوەنەش ئەمە لە گفتوگو داین بەڕاستی چارەسەری مەوزوعی ئەو منداڵانە بکرێت پێش گەڕانەوەیان حتا ئێستا هیچ شتێکی ڕسمی نییە کە بە ئێمەیان بڵێن دەکرێتن. بەغدا فشار دەکات
ئەم کەمپانە ئەم هەموو خێمەیە کە زۆربیان سونە نشینن دابخرێت دەڵێ کات تەواو بووە دەبێ هەرێمی کوردستان تەواوی ئەو کەمپانێکە لە کوردستان هەیە نزیکەی 50,000 کەس لە هەرێمی کوردستان ژیان بەسەر دەبن دەبێت دەرگاکانی دابخرێن وەکو جێبستی بوون بەشی زۆری دانیشتوانی ئەو کەمپانە دەڵێن تکایە ڕێگە لەم بڕیارە بگرن چونکە بەداخستنی ئەو کەمپانە زیاتر لە هەزاران منداڵ کە نەوەی داعشن بێ شوێن دەبن زیاتر لە هەزاران ئافرەت لە هەزاران دایک کە کەسوکاری داعشن لەسەر شەقامەکان دەمینێنەوە ئەوان داوا لە هەرێمی کوردستان دەکەن بە هەر شێوەیەک بێت بڕیاری بەغداد جێبەجێ نەکات چونکە زەرەر زیاترە لە قاسانج تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ